زۆرن ئەو هونەرمەندانەی کە کار لە سەر بیرەوەریەکانیان دەکەن و هەروەها ساڵەکانی تەمەنیان دەبێتە هەوێنی بەرەمهێنانی کارە هونەریەکانیان. یەکێک لەو هونەرمەندانە هونەرمەند نامیق عەلیە کە لە ئێستادا 21مین پێشانگای تایبەت بەخۆی کردوێتەوە کە لە پێشانگاکەیدا ژمارەیەک تابلۆی قەبارە جیاواز کە بەشێکی زۆر لەو تابلۆیانە گزارشتن لە ساڵانی هەشتاکان. لە هۆڵی میدیای شاری هەولێر هونەرمەند نامیق عەلی پێشانگای ژمارە 21 تایبەت بەخۆی کردەوە لە ژێر ناوی هەڵبژاردەیەک لە ئەزمموی هەشتاکانم. لە پێشانگاکەدا ژمارەیەک لە تابلۆی قەبارە جیاوازی نمایش کرد کە گزارشتی لە ژیان و مەینەتیەکانی ساڵانی هەشتاکانە کرد. لە لێدوانێکدا ئەو هونەرمەندە باس لە پرۆژەکانی داهاتووی خۆی دەکات کە بڕیارە لە ساڵی داهاتوو چەند پێشانگایەک لە شارە جیاوازەکانی هەرێم بکاتەوە. ساڵی هەفتاکانەوە هیچ دەکەم بەردەوام نییە تاوەکو ئێستای تۆ بەردەوام دەبمە تاوەکو مابمانی نییە مەسم برێ ڕابوەستی ئێستا مەشروعم هەیە لاوەی لەگەر ڕەفیقە چکۆم کاقەرنی لە مانجی چار معرەزی مشتەرەکمانەیە هەر لە هەمان قات لەو شوێنەی نییە معرەزی خۆم داهاتووم هەیە لە دەوروبەری مانجی 11 ساڵی ئایندا پرۆژانم هەیە بەردەوام من لەی شخمات بەردەوام دەوی معرەز بکەمەوە. فەنان مەسەن دەتوانی هەموو ئەوە معرەزێکی هەڵبژاردەکە مەسەن لە معرەزەکە بەناوی ئەوەیە هەڵبژاردەیەک لە ئەزمموی هەشتاکانم یعنی ئەوە تەبیعیە فەنان زاروبار مەسەی شەکانی خۆی نییە لە شوێنشکە عرض بکاتەوە یان چەند ساڵ بەسەردا دەڕا مەجموعەک پێکەوە عرض بکاتن یان ئەو مەجموعەی با لە شوێنشکەوە شتێکی ئەتیادیە بەنسبەت فەنیانی.